ئێمە وەک لیژنەی باڵای تیپەمیلەکانی دارێ ڕاپەڕین ساڵانە بەردەوامین لە کار و چالاکی جیاجیا سپاس بخوای ئەم ساڵیش لەگەڵ هەبوونی قەیرانێکی زۆر لە وڵاتەکەمان و لەگەڵ هەبوونی کۆمەڵە گیر و گرفتێکی زۆر بەڵام ئێمە لە هەوڵاکانمان با هیمەتی هەوڵ و هیمەتی برادرانمان لە لیژنەی باڵان نەوەستین هەستان بەکردنەوەی خولی هەڵبژاردەکان بۆ 12 هەڵبژاردە لە پیرەمەگرون بۆ قەڵازێ بە شێوازی سخات زەوجی سپاس بخوای خولەکەمان زۆر بە سەرکەوتوانە بەڕێکرد هەردوو هەڵبژاردەی حاجیەوا و سەرکەبکان گەیشتن بەنیایی یارەکە بەنجامی یەک بێ کۆتایی هاتوو پەنا برابر لێدان یەکلاکەرەوە و لە کۆتاییدا بەخدیاوەری هەڵبژاردەی سەرکەبکان بوو دەستخۆشی و پێزانینمان بۆ تەواوی هەڵبژاردە بەش دەربەکان و لیژنەکانمان هەیە ئێمە وەک هەڵبژاردی سەرێبکان سوار یاریمان بردەوە بەس لە یاری پێش کۆتایی ببێت دۆڕان هاتوین بە هەڵبژاردی حاجیەوا شکستمان خوارد بە لێدان یەکلاکەرەوە بەڵام دواتر دوای برنەوەمان لە هەڵبژاردی ڕانیا سەرکەوتین بۆ یاری کۆتایی سپاس بەخۆش لە یاری کۆتایی بەوڵمان دووبوونی هەموو لە یەکتوانیمان کاسەکە بەدەستبێنین و پیرۆزبای لەلاندەرێنین هەموو خەڵک سەرەبکان دەکەم بەڕاستیمان دووبوونی دۆستیان خۆش بێت. یارەمە هەڵبژاردەی حاجیەوا ئەمڕۆ گەیشتنی یاری کۆتایی لیژنەی باڵای ڕاپەڕین کە توانیمان پلەی دووەم بەدەست بێن بەداخەوە نەماتوانی یەکەم بن کاسەکە بگەڕێنەوە شاری حاجیەوا ئینشەڵا لە ساڵی داهاتوو بتوانین کاسە بگەڕێن شاری حاجیەوا بەداخەوە بەڕاستی شانس یاوەرمانە و لە لێدانی یەکلایەکەوە تووشی شکست بووین ئەگەر نا بە یاری زۆر باشتر فرسەی باش هات بەڵام نەمانتوانی گۆڵەکە بکەین.